از چما جمع خو برز بهروز جعفر شارزه انرژی و سروکی پیمانگاه مدیتریا کل اوفیسا بجن سلیمانیا کورسان بسیار لگلمه از دانستاندن درباره کارفدان اوه بریاره لگلوی بتو بیش بکم برز بهروز ام کاتتان باش پیتانوای بم بریاره اوپک پلاس دتوانن هاوسنگی بو بازارکان بگرن نوا دەستە خۆش بێ هاوڕێجان پرسیارێکی زۆر جوانە هاوسەنگی بۆ بازاڕەکان تەبعەن مەبەستت لە بازاڕی ئابووری جیهانیە بگومان ساڵی 1940 فریدریچ لیستێکێک لە پێشەنگەکانی مەدرسەی ڕیالیزم کتێبێکی نووسی لە ئەڵمانیا بە ناوی The National System of Political Economy ئابووری نیشتیمانی لەناو ینی سیستەمی نیشتیمانی لەناو ئابووری سیاسیدا چۆنە بێت چۆن هزری سیاسی گرێ درێ بە سامانی ئابووریەوە ئەو لێرەیە بانگەشەی کۆزمۆپۆڵەتیکە کاواتە هەموو جیهان بەیەکەوە خاوەن یەک بەهایە و بەش یەک ئەخلاقیاتیا و بەشە ئابووری و نەوت و غاز و هەرچیەک هەیە ناکرێ قەتیز بکرێنە ناوخۆی یەک وڵاتە بەڵکو ئەمە بەهایەکە ئابووری بەهایەکە کە ئەبێ کۆمەلگای بەشەری بە هەمووی بەیەکەوە ئیسفادە لەم کاڵایە بکەن هەر کاڵایەکی دیکە ئەبێ لەسەر ئەمە ئەڵمانیا ناسنامە ئەڵمانیەکەی لێسەنەوە و خستی شێزیندانەوە بەڵام ئێستا لە 2023 بەخۆشمەوە کە پسپۆڕم لە زانستی پەیوەندیدە دەوڵەتەکانە بە هەزارەها هەزار پەیپەر بخوێنیتەوە لە ناو زانستی پەیوەندیدە دەوڵەتەکانە چۆن ئەڕوانە پرسی هایدرۆکاربۆن نەوت و غازی سروشتی هەموویان ئەڵێن هایدرۆکاربۆن زەمینەیەکی هاوبەشەوە تا ئەو قسەی کە ئەو لە کتێبەکەیدا 200 ساڵ پێش ئێستا فریدریچ لیست کردبووی و خستیانە زیندانەوە ئێستا جیهان و زانایان گەشتن بۆ بڕوای هایدرۆکاربۆن بە تایبەتی نەوت زەمینەیەکی هاوبەشە یعنی شتەکە ناکرێت ئێمە ئەگەر بینە سەر ئەم بڕیارەی ئۆپێک پلاس بەڕێز بەرۆز هەندێک نزیکتر بین ئەم بڕیارە کاریگەری بەڵێ بەستم ئەوەیە یعنی کاریگەری لەسەر بازاڕەکان دروست دەکات یانە هاوسەنگەکەی دەگەڕێنەوە یان نە ئەی بێگومان بۆچی کاریگەری دروستەکە لەبەرەوەی لە مداخەلەی پێشووتردا وەڵام دایتەوە لەبەرەوەی کاتێککە تۆ بڕیارێکە دەی کار و کاردانەوەی ینی کۆمەلگای بەشەری لەو کاڵایی کە تۆ هەتەوە ئەو نیەتی تەدەخول لە کار ینی کاردانەوەی لێەکەوێتەوە بۆچی لەبەرەوەی تۆ گەروەری بگری ساڵی 2000 لە ساڵی 2000 جیهان ڕۆژانە 75 ملیۆن و 800 هزار بەرمیل نەوتی بەکارهێناوە بەڵام ئەمڕۆ جیهان 101 ملیۆن و 89 هزار بەرمیل نەوتی بەرهەمێناوە ئەبینی لە ماوەی ئەم 23 ساڵەیە پێداویستی بەشەریەت پێداویستی کۆمەلگای مرۆیی سەر و 25 ملیۆن بەرمیل نەوت زیادی کردووە ینی ڕۆژانە جیهان 101 ملیۆن و 89 هزار بەرمیل نەوت بەکارە ئەهێنێ بێگومان کە حتا بێ پێداویستی جیهان و کۆمەلگای بەشەری و وڵاتانی دنیا بۆ نەوت زیاد بکە بێگومان ئەمە کاریگەری خۆیە بێ هەر چین سەماشا بکە چین یەکێکە لە وڵاتە هەرە بەکاربەرە کانی مەجاری نەوت 10 ساڵ پێش ئێستا 7 ملیۆن بەرمیل نەوتی بەکارهێنا هەموو ڕۆژێ ئێستا 11 ملیۆن بەرمیل نەوت لە ڕۆژەکە بەرهەمهێنێ کاتێککە ئۆپیک پلس واتە دەوڵاتەکەی ئۆپیک و ئەو ئەسیانزە وڵاتە ڕەسەنەکەی ئۆپیک کە پێشووتر هەبوون و ئەو دەوڵاتەشی لەم دوایە هاتنتە پاڵی هەموو پێکەوە بڕیارە دەن ملیۆنێک و 400 هزار بەرمیل نەوت ڕۆژانە کەمتر بخەنە بازاڕەوە بێگومان تەسیرە کاتە سەر نرخی نەوت چ کاتێک تەسیرە کاتە سەر نرخی نەوت کاکە عیسا یاوڕێم لە ئەمریکاوە ئیشارەتی پێکرد بەڵام دیار بوو لەبەر کاتەکە نەچووە سەری ئەو کاتە تەسیرە کاتە سەر نرخی نەوت کە ئەمریکا خاوەنی خەزاناتی گەورەی نەوتە کاتێکە لەبەر کەمی لەبەر بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی دەستەبات بۆ ئەوەی کە لە ناو خەزانەکەیە بەکاری بهێنێ ئیتر بازاڕی وزە گرانە بێ ینی نەوت بەنزین یان سوتەمەنی بەعام گرانە بێ اینجا ئێمە بیرمان نەچێت لەم بەرنامەیە ئێمە لە پەیمانگەکەی خۆمان 9 فاکتەرمان دیاری کردو بۆ ئەوەی کە ئەبێتە سەبەبی بەرزی و نزمی نرخینەوە تەنها فاکتەری ئۆپیک نییە ئۆپیک 140 کاریگەری بەسەر بازاڕی ئابووری ئەو فاکتەرانی ترچین ئەگەر بە کورتی و بە هەندێک بە پەلەسەی ڕابوەستی ئەو فاکتەرانی ترچین حوت فاکتەری سەرەکی هەیە فاکتەری یەکەمیان فاکتەری ئۆپیکە ئۆپیک پلسە بەڵێ ئۆپیک خۆیەتی بەڵام ئێستا ئۆپیک پلسە کاتوانین بڵێن سعودی و رووسیا دەورێکی سەرەکی تیابێنن
ئەمە گرنگە بۆ ئینسانێک کە پێشببینی بکاریان بۆ حکوومەت و دەستگاکان بزانێت نرخی نەوت چی ئەبێت و چۆنە بێت. فاکتەری دووەمیان لە ماوەی ساڵانی ڕابردووە بانگەشەوە کرا کە لە ڕێگەی بەردی حەجەریەوە نەوت بەرهەمە ئەهێنرێ. ئەمە تا ڕادەیەک ئەگەر لە ڕووی سایکۆلۆجیشەوە بێت تەئسیر خستوە سەر بازار. فاکتەری سێمیان توانم بە وشەکە گونجاو بێ بڵم دەڵاڵەکانن. ڕۆژانە ملیۆنەها بەرمیل نەوت ئەکڕن بە ڕێگەی ئۆنلاین و گلی ئەدەنەوە دوایی کازانن گرانەبێ ئەیفرۆشن خەڵکانی برۆکەرن لە بازاڕی ئەوە ینی ناڕەسمین. فاکتەرێکی دیکەمان هەیە کە فاکتەری چینە بەعام وەکو باسم کرد چین گەورەترین بەکارهێنەری وزەیە نەوتە بە تایبەتی لە جیهانە 11 ملیۆن بەرمیل نەوت لە ڕۆژێکا بەرهەمە ئەهێنێت. فاکتەرێکی دیکەمان هەیە بەڕاستی کە لە بەرنمەکەیە بزەبت کاتیەوە نییە هەوڵی تسۆنامیەکە یان کاراستەسە سروشتەکانەکە کۆرۆنا باشترین نمونە بوو کە نرخی نەوتی چی لێ کرد. ئەجا حاڵەتێکی دیکە هەیە ململانێت هەرێمایەتیەکانن کە خۆتەزانی شەڕی داعشێک ئەگەر بە نمونە وەربگرین لە ئەفریقا بۆکۆ هارام لە نایجیریا ڕۆڵێکی گرنگی هەیە لە باکووری ئەمریکا کۆمەڵێ ئۆکاری دیکان هەموو ئەمانە ئەبنە هۆی سەبەبی بەرزی و نزمی نرخی نەوت لە بازاڕی ئابووری جیهانیە. بەڵام وەکو باسم کرد لە سەرەتای بەرنامەکە دوجار هایدرۆکاربۆن بە تایبەتی نەوتیش زمینەیەکی هاوبەشە یعنی نابێ من وابێ من عێراقم و نەوت بەرهەمەهێنم و تر مڵکی خۆمە نەخێر ئەمە پەیوەندی بە هەموو کۆمەڵگای بەشەریەوە هەیە و من پێم وایە بە نسبەت عێراقی شەوگەر قسەی لەسەر بکەین عێراق هەر توانێم چەند مانگە پابەند بێ بۆ بڕیارەوە چکە نزیکەی 25 لە سەد کورتێنانەیە لە بوجێ عێراقا و بینین لە ماوەی ئەم هەفتا و 4 ڕۆژەی کە نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە لەگەڵ نەوتی کەرکووکە بە بڕیار بۆی بڕیارەکەی دادگای فدرالی و دادگای نێوبژێوانی پاریسەوە عێراق سەر و 2 میلیارد دلار زەرەری بودجەی هێشتا بودجە ناچینە 2 میلیارد دلار کورتی هێناوە زەرەری کردووە. جا لەبەرەوە عێراق ناتوانێت پابەند بێت تا بە شێوەیەکی درێژخایەن بەو بڕیارانەوە پێک پڵەسەوە. زۆر باشە زۆر سپاس بەڕێز باروس جعفەر شارەزای وزە و سەرۆکی پەیمانگای مێدیتریان لە سلێمانیەوە لەگەڵمان بووی. سپاس.